ڕۆژ لە دوای ڕۆژ نزیک دەبینەوە لە وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە 12 ئەم مانگا بەڕێوە بچێت. توانای ئیداری میلەتی هەیە. زانانی ئاینی و مامۆستایانی زانکۆ پەیامیان بۆ هاوڵاتیان ئەوەیە بەجددی بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکە بکەن. زانایەکی ئاینی دەڵێت دەنگدان شایەتیدان و پێویستە کەسانی دڵسۆز و نیشتیمان پەروەر هەڵبژێرین و لە ڕووی ئاینی و نیشتیمانیەوە بەرپرسیارەتیە و دەبێت کەسانی هەڵبژێرین توانای بەڕێوەبردنی وڵات و سەرکردایەتیانە بێت. وەڵام من دەوام لە هەموو هاوڵاتیانی کوردستانی خۆمان و هاونیشتمانیان کوردستانی خۆمان داوایان لێ ئەەکەم بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن. ئەمجا ئەگەر ئەمان بەشداری نەکەن کەسانێکی نەشکیا و بەشداری ئەەکەن کە ڕێگە خۆشە بێ بۆ گەندەڵکاران و بۆ ئەوانەی کە وڵاتیان بەم حاڵی ئێستا گاندووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت هەر کەسێک بێوە کەسێک هەڵبژێری بیکا بە سەرپرشتکاری مسلمانان ئەگەر کەسێکی چاک و بەتوانا و لێهاتوو هەبوو لەبەر خاتری خزمایەتی یا هەر هۆکارێکی دنیایی چوو کەسێکی تری هەڵبژارد ئەوە خیانەتی لە خوا و لە پێغەمبەر و لە مسلمانان کردووە. هەڵبژاردننی ئەم کاندیدانە شایەتیدانە تۆ ئەو کەسە هەڵەبژێرێت ئەڵێ من شایەتێ دەم ئەم پیاوە توانای ئیدارەی ئەم وڵاتەی هەیە، توانای سەرکردایەتی و سەرپەرستکاری ئیشوکاری مسلمانان و میلەتی کوردی هەیە. بەڵام ئەگەر وانە بوو ئەوە بەڕاستی شەهادەی زوورە کە شەهادەی یەکێک لە تاوانە گەورەکان. ئەو کات مامۆستاکی زانکۆش بڕوای وایە کە پێویستە هەموو خەڵک بەشداری هەڵبژاردن بکەن و ڕۆژی 12/5 دەتوانن سزای ئەوانە بدەن کاڵوێستەکانیان پێچەوانە بۆ دۆخی یاریمی کوردستانیان بەم ڕۆگەیاندووە. هەروەها پاداشتی ئەو لایەنانە بدەنەوە کاڵوێستی مەردانەیانە بووە. ڕۆژی 12/5 ئەو ڕۆژەیە کە ئەتوانین پاداشتی کۆمەڵک لایەن بکەین کە لە ڕابردووە بە هەڵوێستەکانیان هەڵوێستی مەردانە و کاری باشیان کردو لە بەرژەوەندی میلەتەکەیان بووە یاخۆ دەتوانین سزای ئەو کەسانە بدەین کەەوە هەڵوێستەکانیان لە بەرژەوەندی میلەتەکەمان نەبووە. بۆیە داوا لەسەر جەم هاوڵاتیانی بەڕێزەکەم کە بە گەرموگوڕیەوە بەشداری ئەم پرۆسەی دەنگدانە بکەن بۆ ئەوەی یەک بتوانن نوێنەرەکانیان خۆیان ئەو نوێنە ڕاستەقینانەی خۆیان هەڵبژێرن، لەلایەکی دیکەوە ئەگەر بێت و بەشداریەکی جدیمان هەبێ ئەوە ئەتوانین کاریگەریەکانی کارە یاساییەکان و تەزویر کەم بکەینەوە. لە ماوەی حکومڕانی 27 ساڵی دەسەڵاتی کوردی ئەو متمانەیە لای هاوڵاتیان لاواز بووە کە بەشداری هەڵبژاردن بکەن. هەر بۆیە زانایانی ئاینی و مامۆستایانی زانکۆ لە ڕووی ئاینی و نیشتیمانیەوە ئەو پەیامە بە هاوڵاتیان دەدەن ڕوبەڕووی بەرپرسیارەتی دەنگدان دەبنەوە و دەڵێن هەڵبژاردن دەرفەتێکە دەتوانرێت گۆڕانکاری ڕیشەی بکرێت لە ڕێگەی هەڵبژاردننی کەسانی شیا و دڵسۆز. چاودێرانیش پێیان وایە هەڵبژاردن هاوکێشە سیاسیەکان دەگۆڕێت و لە ڕێگەی دەنگدانەوە ئابووری وڵات و کۆمەلگا گۆڕانکاری بەسەردادێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.